سڵاتان لێبێت لە گوندێکی جوان و ڕەنگینی تری هەرێمی کوردستانەوە بەرنامەی ڕەمەزانی گوندەکانتان پێشکەشەکەین. ئەمڕۆ هاتوونێتە گوندی هەڵەدن. گوندی هەڵەدن نزیکە لە پارێزگای سلێمانیەوە سەر بە ناحەی سورداش و قەزای دووکانە. بە دیاریکراوی ئەگەر لەسەر خۆشە بێی بە 45 خۆلک ئەگەیتە ناو ئەم گوندە. گوندەکە هەر چوار دەوری بە شاخ دەودراوە. لەگەڵ ئەوەیە ئەم گوندە بەڕاستی ئاوادانە، گەنج مناڵ ینی هەموو تەمەنەکان لەم گوندەیە ئەبینی. ماشەڵڵی بازارەوە تاوەتە سیارش دەنگیەت و شتە فرۆشن دوکانی لێیە و گوندێکی قەرەباڵغا و لەگەڵ ئەوەیە نەمام و درەخت و کوێستانە بۆ خۆی. گوندەکە هەتا خوا حەسکە دڵگیرە، زۆر زۆر خۆشە. ئەوانەی کەیانەوێ گوندەکان ببینن یاخود چێژ لە سروشتی گوندەکان ببینن ئەتوانن سەردانی گوندی هەڵەدنیش بکەن. گوندی هەڵەدن نزیکەی 100 ماڵی تێدایە و ژماری دانیشتوانەکەشی نزیکە لە 500 کەس. و لەگەڵ ئەوەشە ئەم گوندە هەندێک جار یاخود لە هەندێک وەرزە زیاتر قەرەباڵغە بێ. ئەگەر چێتە ئەم گوندەی وەکو باخی گوندەکانی تر هەرێمی کوردستان بەهۆی سەختی ژیان و بەهۆی کەمی خزمەت گوزارەکانەوە بەشێک لە ماڵەکان ئێریان بەجێهێشت و چوونەتە شارەکان. ئێمە ئەمڕۆ سروشتە جوانەکەی هەڵەدنتان بۆ دەگوازینەوە، پاشان لەگەڵ خەڵکە شیرینەکەی هەڵەدندا گفتوگۆ ئەکەین و باس لە ڕەمەزان و باس لە دۆخی ژیانی گوندەکە و باس لە پەیوەندی کۆمەڵاتیەکانی شەکەین لەم گوندەدا. ئێمە ئێستا چینە لای ئەو پیاوە بەڕێزدا پێشتر قسەمان لەگەڵا کردبوو دەمەتەقی و قسەی خۆشی لەگەڵاکەین و بینەرمان بن لە گوندی هەڵەدن بەرنامێکی زۆر جوانتان پێشکەشەکەین. ما محەممەد سەلام عەلەیکوم. بە قوربانە بم چۆنی؟ ئەحواڵە باشی شکر. دەستم ماچەکەم. سەلام عەلەیکوم. باشی حاڵ چۆنە؟ بە قوربانم تەندروستی چۆنە؟ هەموو لای باشن لەخوا بەزار هەموو لای باشن لەخوا بەزار زۆر باش. وەلام نێرگزان و دانیشتووی؟ بەڵێ. یاخۆرش ساغ بێ. ئەتوانێت تۆزە بێتەوە بە قوربانی دڵەبم. وەرە لە ئەمەوە ئەلێرەوە جوان دەرەچین هەردووکمان. ئەلێرە هەردووکمان جوان دەرەچین. بەڵێ. قوربانم سەحەتت چۆنە؟ لەخوا بەزار ئێوە چۆنن؟ هەموو لای باشن. ماڵ و مناڵ دایک و باوک هەموو لای باشن. ئەی تۆ چۆنی مناڵەکان دای حاسی مازەکەن لەخوا بەزار ئەزان چی شکرانەیەوێ. سپاس بخۆ. یا ڕەبی هەمیشە تەندروست باش بی یا ڕەبی. لەخوا بەزار بشکو باشم. بە قوربانە بم. ئێوارە نانم پێ خورێ. هەر پێت بخوری ئەوە تەواو هەی نانیشی پێ ناخۆرێ. خوا بەخێرێ سەر ئەو چاوانم. دەنگ و باس و لەگەڵ ڕەمەزانەکەیە. وەڵا شکر باشین دەخوا بەزیابێ ڕەمەزانەکە هەتا بڵێ فێنک و خۆشە و ئەنجا دوا ئەوەش پیا و دیخەمان شکر بێ ئاژاوەیە و بێ قڕێ و بۆڵەمانێ بێ مشکیلێ شکر و خۆشە و ئەنجا بەڵێ ئەمیش چەمێ سەرچاوی پێڵێن ئەوە ئێستا ئاوەکەی بشکردۆنین دوو ئاژێڕاوی پێهات. تەمەنت چەندە؟ تەمەنم 53 چەند ساڵەکە؟ 53 وەڵی نازانم. چۆن نازانم 53ەوە؟ ئای 2 ساڵەکە. بەڵێ 53 ساڵی باشە. باشە مام محەممەد گیان لەشە ساغ بێخۆ. ئەم ڕاتوینەتە گوندەکەی ئێوە تۆزە باسی ئەم گوندەم بۆ بکە. ئێمە پێخۆشحاڵین ئەمە ساڵ چەند ئاوادان کراوەتەوە پێشتر چەند ماڵی تا بووە؟ ساڵی 91 ئەوەدان کراوەتەوە ئەنجا شۆڕشی ئەیلول لێرە هەڵگیساوە شەیمە لە ڕەسوڵ باوکی حاکم فەرهاد بوو گوێ لێیە مەقەرەکەی ئەلەوە بەربوو ئەنجا ڕۆی بۆ لای پێنجوو شەید کرا ئەنجا دو ئەوەی مامجەلال پیا بوو بەڵێ باخی بێت شۆڕشەکەمان شکور پەرەیستان ئەوەیە شکور ئەمڕۆ ئازاد بووین لەخوا بە زیادی قارەمانی زۆر تیا بۆ هەڵەدەن. باڵێ کورە قوربان کەسایەتی و باڵێ باڵێ زۆر باشە لەش ساغ بێ. ئەوە وێنەگرەکە مەڵێ پەندی جوانی لایە هەندێک پەندی جوانمان پێ بۆ باسکانی بڵێ شتی وتەی جوان قوربانزانی چی بازار شعرێکتان بۆ بڵێم بە شان و باهوو ئەڵێ ڕۆستەمی بەخەش 6 کەس هێشتێ هەر کەمی شانت داداوە لە ژوور ئەشکەوتا شەڕ نبینی مەگەر لە خەوتا یاخوا بە خێرێن سەر ئەو چاوانە. ئەو مەبەستی چییە تۆ بۆمان شیکەیتەوە؟ ئەوە ئەو شعرە خۆشە گوێ لێە چێە؟ بەو خۆی نازامی چی بەڵام بەڵام خۆش خۆشە ماناکەی چییە ئاڵەیە؟
شانەدادا و شەڕیش نبینی مەگەر لە خەوتە ئەوە شانی داوەتەوە و شەرج ئەلەوێ بووە ئەو نەچوە خۆشی بە کەس ناگۆڕێتەوە نەبقرە بەڵێ ناوەڵا ئەوە بەدەری پێشینەی خۆمانەڵێن گونی نۆباتمانە شتێکی تر فەرموو شتێکی ترمان پێ بڵێ ئەزانی چی یاخوا بە خێرن سەر ئەو چاوانم ئێرە وەختی خۆی سێ تایەفە بووە لەخوا بە زیابێ ئەم سێ تایەفە وەک برا ڕای بواردۆ یەکێ بەیەکی نەک تۆ درۆخەی ئەخرەوەش حونەرە وانە ئەنجا خوانێ بڕێ مزگەوتمان یەک بووە تازێمان یەک بووە کەس بە کەسی نەک تۆ درۆخەی ماناوێ ئێمە شکر باشین لە چاو خەڵگڕ ڕێز و احترامە سپاس بخوا ئامین یەک دوو تێتر لە خەیاڵە بۆمان شیکەیتەوە باسیکەی کاکە ئەزانیی بە نرخ قوربان وتەی بە نەرخ ڕەبی بە خێرن ئێمە سەردەمێکی دەسمانە ڕۆی خوا کارێکی وای کرد لەخوا بە زیابە عالەم شکوش دەستی کرایەوە و ئێسێ شکو زۆر خۆر ڕابێرین و مناڵێ بە مناڵێکی ناڵە درۆخەی احترامە ئەوە کەم نییە ئەوە کەم نییە ئەنجا دووە ئەوەش هەر کەسێکی هاتوێ ئیلاوە ئەوە نەما خزمەت کە دۆ یانی ئێستا هەر مەحتی جەنابتانەکەن خی گەورە سەلامەتتان نمونەتان زۆر بێ ئەو شاوانە ئەو پیاو ناوی چییە؟ ئەوە کاکە ڕەشید ڕەشید بۆ چووە چی؟ ئەو باخەی ویە ڕەشید مەحموود ڕەشیدە ئەمە ئەگەر بەهار بێ ئەم ناوامی سەوزە بێ بیا خەزابی نەوعی نییە بەخوا ئەخوا بە خێرن ئەو کاکەشم هە دێمانە کشێتەوە چییە خێرایەزانم کامێرە هەر دێمان دوورێکەوە بێت لێمان ترسێت چی دیمەرەکە بە جوان دەرچێت قوربانم ئەو تۆز شارزای تێ لە نێرگ زوشت بەڵێ تۆزە باس ئەو نێرگزانم بۆ بکە قوربان ئەم نێرگسە ئەمە ساحەبی ئایا لە دابانی هێنابێتی لە هەر شوێنی هێنابێتی هەڵی خەنوو ناشتوەتی لێرە ڕواوە ئەوەشان پێڵێن لوشە ئەو جا پەلقپانە ئەوە کرێ بە دۆکڕی و لەگەڵ گەنمی لەگەڵ گەنمی لێنێن پێڵێن دۆکڕی و گوێ لێە یاخوا بە خێرێن سەر ئەو چاوانە چی ئەڵێن لە خزمەتانە بەس باش شتێکی بکەین یای چامن ئێوارە با لە خزمەتانە با قورئان بە دڵ پێم خۆشە خوازانم بەخوا هەر کە بینیمی لەوێ دانیشتە بووی حەزم کرد بێم دەمەتەخەو لەگەڵ بکەم چکە ڕووخۆش بووی ڕەبی بە خێرەی وەڵا هەر کەسێکی هاتووە ئەوە هینی پێ بۆ هاتوون تەکلیفێنە جەنابەت کردو و تومە لە خزمەتانم هەمومان لە خزمەتی تۆیان قوربان من لە خزمەتەوە ئێوە میوانن میوان ڕێزی گەورەیە گوێ لێە شەرع باسیەکە میوان فەزلی چەند زلە یاخوا بە خێوان حەبیبی خوایە باڵێ گورە حەبیبی خوایە خۆشەویستی خوایە دروستکراوی خوایە ئەم کاکەت هەر لێمانە کشێتەوە ئاخری خێر بێ کاکامۆیە ئەم ڕۆماندوو بووە لەگەڵمانە یاخوا بە خێرێ پێ خۆشحاڵم سەر ئەو چاوانە یاخوا بە خێرن کاکە چه ئیشێکیشتان هەیە لە خزمەتانم یاخوا بە خێرێ سەر ئەو چاوانم یاخوا بە خێرن شاینی نێ لە خزمەتانم بەس بۆ قورئانی پێم خۆش بوو ئێوارە لە خزمەتانە بووم ئەچوین نانێکی عەشایری خۆمانە خۆین و دوو قسەی خۆش و ماڵی ئێوە لە هەچی چێشخانە و شارەکانی خۆشترە بەخوای بەدڵ پێم خۆشە سەر ئەو چاوانە ماتن یاخوا بە خێرە سەر ئەو چاوانە سەلامت بیاخوا جارەخوا لەگەڵ بیاخوا والله الأخوة بزيادة الحمد لله بخوا الحمد لله بخوا قربانة إيماني الأخوة بزيادة لكن حكومتك كمان لقال ما الراس بيا همش تكسر بيا ما تكراسني لقال ما بخوا برز مدزمي بمعاشية كالي معنا برن كرة
المالڤێران بووین هەموو دەربەدەر بووین ئێستا بەداخەوە ئەنفال کراین چیما باران کراین ئێستا پاداشمان ئەوایی دەنەوە دوێنە چۆم معاشی 100,000 لێ بڕیوم هەموو جارێ 100,000 بڕن ئەکاکە بۆی بڕن بە قڕایمە بە ماڵ مناڵمان فەوتاوە و بە ڕووماڵاتمان فەوتاوە و باوەڕ کە 200 ساڵ حیوانمان فەوتا لەگەڵ ئەم کوڕی لەو چێوەی لەگەڵ برایەکم کەرو هێستەر گاگەل ناوماڵ بە جلی بەریۆ ڕوین بۆ ئێرانە ئەسێ هاتوینەوە باشین بژاوینەوە لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ نامەتی زۆر بینیوە والله لەو حەڵمان سجن نۆشیوە لە فرقەی کەرکک لەژێر تەعزیمام بەهۆی کوردایەتیەوە کوردایەتەکەشمان ئەوایە کەی بینی کوردایەتەکە و نەتیجەی نەبوو والله ئەوەیە کە نەتیجەی چی ئەوەیە دەبوو خانویان بۆ کردینایەوە ئەبوو ئەوە ڕوشتیان بۆ چاکردینایە ئادێ بینی ئەوە تامە وێرانە کاکە ئەگەر ئاوادان بیا خەڵک ناسوە شارەکەی خانویان ئاوە کردایەوە و دێهاتیان ئاوادان کردایەوە خەڵک بۆ ڕووی بۆ شار لێرە بۆ خۆی دانی ژۆی زەمانی زوو ئەم گوندە لە چاو هەندێک گوندا ئاودانی پێوە دیارە هەندێک گوند بە تەواوی چۆڵ بووە بەڵێ لەخوا بە زیاد بێ ئێستا بەڵێن ئێرەش چەندیت ئاوادانە ئەوە نەشی چۆڵە ڕۆیوە خەڵکی شارە زۆر ڕۆشتووە خەڵکی زۆر ڕۆیەوە ئەرەوە ئەمە تقریبان جاران هەژمە دوکانی تیا بوو ئێستا یەک دوکانی تایە ئەمە دوکان بوو ئەوێ ئەمە دوکان ئەرەوەڵە ئەوێ دوکان بوو جا کاچی خۆم ڕەز ئاوادان بوو مڵێک ئاوادان بوو ئێستا هیچی هەمووی هەر دەڕوا بۆ شارەکە و شارەکەش هۆکاری ئەم چۆڵبوونی گوندانەیە والله بە شۆڕش حکومت ئەرە والله حکومەتێک هینی ئەم گوندانەیە کە چۆڵ بوون سەبەبن کاکە ئەگەر ئاوەدە وێران نەبووە و چیمای لێ نەداینایەوە نەڕۆیشتی ناوی بۆران بۆی وێرانە بوو وێران نەبوو هیچی بۆ کراوە ئەم گوندە چی بۆ کراوە ناڵایکی بۆ نەکراوە چی بۆ کرا ئەم جادە قیرە کراوە بۆ خۆیان کراوە ئەلێ زێرابێک کراوە هیچ کێ بۆ نەکراوە من حەزێکیان کرد ئەلەو سەرەی ئەو دوو جار لە سەرچاوەکە ئاوەکەش وشی بوو یەکجاری نەما ئەوش نەما سەرچاوەکە مەم یاسنجار بە چیەوە سەرقاڵی واللهی بە شوانیەوە ساغ بێخە شوانی وڵاخمان هەیە دێم وە ڕۆم بە شە لە شەر بۆ خۆم بە دویانەوە پێتەگرێ بەم تەمەنەوە بەخوا جای چ بکەین ناچارین ناچارێکی ئەرە بەخوا لە ناچاری نەبێ شوانیم پێ ناگرێتەوە شوانی بۆ گەنج قورسە جا بۆ پیاوێکی بە تەمەنی وەکوتەوە ئەم شاخانەی شوە بین هەموم کردووە شەو ڕۆژ بۆ شاخانەوە بووم ئێستاش وام لاتۆ بە جادەقیرەکە ژە ناتوانم بڕۆم خوشفات سەلامەت بیا شەکەت پیرۆزە شوانی هەموو پێغەمەران شوانیان کردووە بە قوربان ماڵ ئەوا بێ بە خێر بێن سەر چاو چ بکەی کاکە ناچاری وەڵام ناچاری دەبا دینارێک لە باخەڵێنە بۆ بچوە لەو دوکانی شتێ بکڕە ناچاری کاکە بە قوربانە ئەمە هاوڕێتە بەڵێ هاوڕێمە ژیرانیشین هەر لە ماڵێ ژیرانیشین ئەرە وەڵا قوربانە بۆ لای ئینە بۆ لای ماڵاتەکان لەو لای ئەرە وەڵا بەڵێ قسە بکەم تۆ چۆن حاڵ چۆن باشم سەلامت مەگە ڕەمەزانەکە چۆنی وڵای باشم شکر ناڕەحەت نییە بنا ئەم شاخ و ئەم بەرز و نزمەیە بیت و بڕۆی بکەین مەجبورین بیگرین ئەرە وەڵا واجب لەش ساغ بێ سەلامەتی خوایە ڕۆژانە زیاتر خۆت بە چێوە سەرقاڵەکەی کە لە خەڵسی ئەو ماڵاتە هەرە ماڵاتە یەک شتی کەم نیە بەز ئەو ماڵاتێ مانگات وانە بەڵێ زیاتر ئێرە مانگا ڕاگرن وەڵا مانگا و ئەوەی بۆ بکرێ ماڵاتی وردەیە و بەس بە زۆری مانگایە نەوەڵا یەک شتێکەمان نیە هەر ماڵاتەکەی و ڕەزە و ئەویش وێران بوو کوڕە خەڵک وەڵی تەماڵ بووە تەماڵ وەڵی سوادەشی نەماوە نەوەڵی سوادە نییە بەرەبوومەکە پارەی ناکە بەراز نایە بەراز و سەقڵ تا وەزی بەراز سەقڵ خلاصیەکە نامێنێ کاکە ئەجا خەڵک دڵی لی سادە بەڕاستی هەرەوەڵا بەرازی زۆر وەڵی مێوژەکە باشە بەس ترێەکە هیچ ناکە هیچ ناکە وەڵا هاوینان هیچ ناکە بە چەند کۆرە چولەی وەڵا لێرە چولەی بردوانە بۆ کەرکک دایانە بە 500 دیناری ئەو ترێ جوان و کوردیە ئەرە وەڵا جا ترێم ناوش بە ناوبانگ بەڵە بەڵێ ئەرە وەڵا ترێ ئێرە و
والله حیفە بەداخەوە هەڵەدن ناوچەیەکی دڵگیرە بەڵێ لە والله ڕووی خزمەتگوزاری وەکو پێویست ئاوری لە دراوەتەوە وەرە نەوەڵا وەگە و پێویستە نەوەڵ ئەوەی خەباتەی خەڵکی ئێرە کردوێتی منتیقانە کردوێتی هیچ شوێنێک نەیکردو خەڵکی هەڵەدن جوامێر بوونە ئەزەم خۆم برایەکم شەیدە پێشمەرگەی کۆم بوو پێشمەرگەی پارتیزان بوو دەیەک شتمان بۆ نەکراوە ناوەڵی ناوەڵی پێشمەرگەی پارتیزان و بەم شاخانەوە بوو ناوەڵی یەک شتێکمان بۆ نەکراوە هەفتا ئەنفالی هەیە ئێرە چیما باران ئەنفال وەڵام ماڵ هەیە خلاص بووە چەند ماڵێ ئەزی پوپریێز بە ماڵ و مناڵە خلاص بوو سمالی کاگەرونی ئەوە کە هەر بیزانم خێڵی مام ڕۆزای 25 کەسە 20 کەسێ فەوتاوە یەک زەلامێن دەرچووە ئەگە بیناسی بای زۆتا لەکرد ماڵێمەیە هەمووی فەوتاوە کاکە ئێستاش کەس ئەوڕمانێ ناتەوە حکومەتی چی کاکە بەناشکردیان وەڵی ئێستا بە هینی خۆم نەبێواڕم خۆم بە چوار وڵاخەیەوە خۆم پێ ناژێ خۆی گەورە کارتان بۆ ئاسانکە زۆر زۆر بەداخەوە بە قوربانتان دەشتان ساغ ساچن بۆ لای ئاژەڵەکانتان بە قوربانم ئەودانیکە یاخوا ماڵتان ڕەمەزانەکەتان لێ قبوڵ بێت بە قوربانتان بم یاخوا دەستان ماسە هەمووی ماڵی خۆتانە سەلامت براکەم سەلام عەلەیکم چۆنی برای بەڕێزم چاکی حاڵ چۆنە باشی بە قوربانم دەستم ماسەکەم چۆنی مامەجان باشی دەستم ماسەکەم ئێوە چۆن نەحاڵتان ئەوە بکوژنەوە 2 دقە 2 دقە شەڕاز زیاتر نا چۆنی خزمەتەوە وەڵا باش باشی ئەو بۆ شووە بەپەلە وڵای ڕنگ بۆ جووت جووتەکەن هەرەوەڵا بە زمانی بەڕۆژەوە باڵێ بەتاکیدا ماشاءالله ئەنی لەم گوندەیە چکە هەمی بەرز و نزمیە بە ڕۆژوش بی ناڕەحەترە ئینشاءالله ئەجر پاداشەکەیشی زیاترە ئینشاءالله قوربانم چی بۆ ڕست هەرەوەڵا بۆ خواراچین بە قوربانە بە ئەم پیا بەڕێزە چیتەبێ ئەمە پورزامە پورزاتە بەڵێ پورزای باوکمە قوربانم ناوی چییە کاک سادونی ناوە سلام علیکم سلام خير باشی حاڵ چۆنە باشي سلامت بي اخو احوال باش سلامت بي اخو باشي سلامت بي دەستم ماسەکەم لەگەڵ ڕەمەزانە چۆنی اخو باشي نخوا بس يعني باشی شکر اخو بدو بريكي بێتاقەتی نەکردوی خۆ اخو باشي نخوا بس يعني وایە جەوەکەیشی خەریکە گەرمە بێ قرمه انا سلامت بینیاخوا بربالم سلامت بي بە چیەوە کاتەکانە بەڕێیەکی ڕۆژانە ولا والله هيك دانش اي شيء عيشني وكارني هیچ ئیشوکار نییە نوان ئیشوکاری وەکو پێویستیان یا خۆی پێ مەشغوڵ نبخوا ئەی بە نمونە ئەم ڕەز و فەلاحەت و ئەم شتانە وركزني بيوناتان شازي ما فيل بوينو تااقەت نەماوە نوان هەر لە مناڵێ و لێرە ژیاوی بله هەتاوەکو بەنیازی شەڵا کۆتایی تەمەنت لەم گوندیا بینیتەوە ان شاء الله توكل بخوا گوندەکەتان بەراورد بە ساڵانی ڕابردوو خەڵکی زۆر لێ ڕۆشتۆتە شارەکانەوە الواز زوي روكس شوي سيانما کەسیەوە لێ نەماوە نبخوا بەداخەوە بربالم لەشتان ساغ سلام الله ئەبڕۆن إيه خواهد. باەکەین نەکەین كافر كل بە قوربانە خۆی گەورە سلامت ماڵتان ناوە بێ خۆی بەخێر بێت بە قوربان زۆر سپاس چاوەکەمی ئاکاتان لە خۆتان بێ اي خوا سلام بي قوربانی خۆتان لەگەڵ خواویستان بێ سلام عەلەیکم چۆنی قوربان بخير بي سرچاوم باشي احوال قربان تو شوني احوال اخوا بخير بي سرچاوم باشي سعد يا شوني سلامت بي قربان کەڵەشێر و قەلێش کوردیانە بەشەڕ الله يوم مالاني سر ئاگاولیە و قەل و کەڵەشێرەوە سەوە بۆ شەڕەکەن الله بلنسي بخير بينا سلامت بنا خۆ تەندروستی چۆنە قربان ما هي وشوني شكون باش الحمدلله یاخوا بێوی بیت زۆر سپاس دەکەم یاخوا بێوی بیت لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله شكون باش اخوا بەزیان بزيادة لایەتەوە لەگەڵ ڕەمەزانە باشیت اخوا بزيادة یاخوا سەلامت بی قوربانم تااقەت هەیەوانە والله دبي طاقت ما نبي شلون خو هەر باشە ڕەمەزانەکەشی کەوتۆتە بەهارەوە ساڵانی ڕابردوو ڕەنگە ئێمە زۆر بیرمانە ئیشێ ساوەختی بێشێ کابرا ڕەمەزان لە ژوور نادەرێن دیێکی ئەمە نابێ قەڵەباڕق بێ چەماشڵا دیەکەشتان خۆشە وڵای خۆ منەمە دی من نییە دی تۆ کام بێ دی ئێمە لە سەرگەڵۆ ئەمە هەڵەدنە ئەو بەنیازم بێن بۆ سەرگەڵ و یاخوا بەخێر سەرچاوەکەم چەند ماڵ لێ سەرگەڵ وڵا دەوری 150 200 ماڵی تێ زۆرە وەڵا لێرە زۆرتر ئەگەرێ بەنیازم بێم شڵات دێم قوربان من لە خزمەتتان ژمارەکەش وەرەگرم حەزەکەم سەرگەڵش بەسەر بکەین من ئەگەر بێن لە خزمەتتان ئەمڕۆ هیچ فریان ناکەین ئەمڕۆ مێژۆ لە ماڵە خوشکەکەمم ئەو ماڵی خوشکی تۆیە
لەسەرەوەی ئەم ماڵی سەرەوە قوربان سپاس دەکەم سەلامەت بیاخۆ یاخوا بەخێر ئیشوکاری تۆ ڕۆژانە چییە؟ وڵای ئیشوکاری ئێمە لە لادەی بڵێن چییە ڕزبڕینە و مێژەڵۆکە و جووتە و ئەم شتان ناکەین قوربان سپاس دەکەم کەمی نەکردو ئەماناسا وڵا بەشێکی زۆری خەڵکی ئەم لادیانە بڵێن هەڵەدن و سەرگەڵ و ئەم منتیقانە بەشێکی زۆری ڕوێ بۆ شارەکان لەوێ خانووی هەیە و ئارایە مەعاشخۆرە یا خانووی هەیە یانە چێک کابراڵە ئیشی لادەم پێ ناکرێت اختیار ومیان بێتاقەتی خۆی ڕوا بۆ دیوێ ڕەمەزانان لە بەراورد بە مانگەکانی تر بەڵێ ئیشوکار لە گوندەکانە ڕۆ خۆیەتی یان کەمێکەنەوە بڵێن ئیشوکار دستانان ئیشوکار نییە بەهاران ئەم کاتانە بڵێن ڕستێڵان هەیە و ڕزبڕین هەیە و خەڵک مەغژوولە بەو شتانەوە ڕزبڕین و مێژۆڵەکردن و ڕستێڵان ئەوانە لەم پەترێژا پتیازە بەهاران بڵێن دوا ئەو شتانە دەرمان ڕەشانەوە ئەنجا دوا دەرمانی پەترێک ئیژ نییە هەتا ترێ پێگا کە ترێ پێگەی ئیش دەست پێگاتەوە ترێ ڕنین هەیە مشتاقنانەوە هەیە کابرا ترێکەی کایە بە تری ئەی فرۆشە یا ئەینێتەوە ئایکا بە مێژوو بە مێژووی فرۆشێ کامی باشترە وڵای کابراگەر بیوێ بەتری قیمەتێ بکە بەتری دی فرۆشە بەس ئەگەر بە مێو بزانە قیمەتێ ناکاترەکەی بە مێژوی ئەی فرۆش و ئەی بە لەو دیویا کە کابرا مشتری بخۆی تێ بۆ ماڵە بووی هەیە کیلۆ مێژی هەیە 2000ێکە هەیە 3000ێکە هەیە 3.5ەکە هەتا 5 دەڕوە هیچ جوان بەڵێ مێژەکە بەس ترێکە لە ناو ڕزی 500 بۆ ناکە بەس بە مێژی ئەو کاتی پارەی دەکات. السلام عليكم. شلوني براكم؟ الله يقول سلامك. أحوال شلون باشي؟ قربانة بم يا أخوابي دقمة شلون؟ قربان. أو بشيك وجهتوا. والله بقى. أو بمو بشو شيء. والله رمبو إيش خلق جوتيك. ليش الصاغ بيا أخوا؟ إيش بو خلقك كي؟ أنا والله. ليش الصاغ بيا أخوا؟ بزماني برزنيا. والله يجي تبكي. ليش الصاغ بيا؟ ليش شو أنا كدورة ليرو؟ والله جاري وين براواني يعني يسلم كاتب زبط بوشوتي خواردي باخي كاي تشل اي شيء شن دقيقه ديرو دور والله لا 5 دقائق بمشي 5 دقائق 4 دقائق وندا باش زور دورني نحن دورني والله نسيب ما تمخوارو يسرق شي دس بيكي انا والله يا اخوال صاغبه اما صنم صينيه بله اما اتواني ارز بشيله بله يا والله قوتها والله خرابني ضره باش والله شوكة بنام باخو رزانة توز شوكة بشوكة بله والله غاز زور اخو والله خرابني باشا زورنا اخو شوكة بوي سيبستونا زورنا سيبستونا بله يا اخوال اش صاغبه قربان يكفو باسي قدكشن بوبكي لقى رمضان يشو كاركانتان كمي نكردوا والله طبعا انا زور كساخه ايشينيه طبعا والله بانا بهم دعيش كي اتا دورينيو زور كزازا لقريتها حوار عند يسرح داك يعني ورانا روج يسرحتها والله جاي تشوكي في توزي يسرح داك كي توزي بخوي ولا برويك هكا توزنا خوي حتى يوالد تحملناك والله منا خو متاكد واحد ناخيتو كبارشيو نانا خوي يتر ناخيتو والله جاري واحد توزي سرخيش كاين تو خو كمان نعمل تاع شلون زو خوي والله توري ينزوني وينزا شتا دو عنزا يا باشا هر جرينغويتو اسراحتك بله اخوا سلامت بيقودكتان بچي بناوانغا شتيگم پێ بڵێ کە زۆر دیاری کراوێ والله وەکو ترێ بڵێن ترێمان هەیە گوێزمان هەیە ئەرە وڵا باخی گوێز و شتانەمان هەیە نارتانەیە هەناریشمان هەیە بڵێ ئارەوڵا بڵێ ئەینێرنە شارەکانە هەر بەشی خۆتان وڵی زیاتر بڵێن ئێستا مێژەکە ترێەکەی کەین بە مێوژ ئەوای نێرین دوای ئەیفرۆشین ئارەوڵا بەربانگوانە لە کوێکەی لە مزگەوتان لە ماڵەوە وڵای زۆر کەس دەچێتە بڵێن مزگەوت بەس من بۆیەوەی تۆزە ماڵاتمان هەیە مەجای هێواران قوربانە بم ئەوە گە لەگەڵ تاڤیان بۆ ئەوەی ئاساییە بزانم چۆن ئەمە بۆ دوو نەفەریشە بێ کێشێنیە لێر دانیشی لەکوێ دانیشم باشە وڵای لێرە دانیشی ڕووکێ قەیچەکە وڵا ڕۆکم ئێرە
بە ناوەتەوە کێشە نییە وڵا هەر ئارەوڵا ئەچین ئارەوڵا ئەچین هەر لە گوندی هەڵەدن بەشێک لەو دانیشتوانە بە باغداریەوە سەرخاڵن ئێمە ئەمڕۆ حەزمان کرد بینە گوندی هەڵەدن و ئەم باخەش باخەترەیە هاتوین هەندێک زانیاری وەرگین لەسەر چۆنەتی ئەم باخانە و پاشان هەر دێ معلومان لەسەر گوندەکە ئەم پیاوە بەڕێزانیشمان بە سوتفە لێرە بینی ئێستا دەمەتەقەی خۆشیان لەگەڵ ئاکەین مام جۆرجیان سلام علیکم باش باشی قربان جان تو چۆنی باشی خواڵ چاود مازەکەم برای بەڕێزی بە سپاس بۆ ئێوەش سەلامت بنیا خۆ زۆر سپاسانەکەم بە قوربانە بەخێر بێن سەرچاو حەزەکەی ئێوەش ڕێک ببنەوە مامۆستاجیان ئێوە وەرنێرەوە حەزەکەی وەرنێرە ڕۆکەین لێرە حەزەکەی وەرنێرەوە باشە مام جەوهەروانە بەڵێ تۆزی نەرگزیشم لێ وەرگرتی مبارەکت بێ سەلامت بنیاخوا پێم بڵێ ئەمە باخی ترەیە سەرتا بزانم بۆچی ئەیشێڵن ئەمێن دێزانیاریمان دەستکەوێت لەوانەیە خەڵکێکی زۆر دانیشتە بەدیار ئەم بەرنامەیە و معلوماتی نەبێت لەسەر باخەکە لەسەر شێڵان لەسەر ژیانی گوند ترێ مێوی پێڵێن ئەم میوە گەر نەچێڵێ ئەم باخە ترێ ناگرێ بەر ناگرێ وردە و دەوا لە دێ وشکە بێ ئەبێ هەموو ساڵە بیبڕی و بیشێڵی بە مەقەز یا بە مشار ئەوەتە بڕیوە ئەو هەموو بردراوە دوایچەنێکی تر گەڵاکە و لە جا دوای ئەمە گەڵا دەرەکە ها خەریکە فۆخی پێڵێنەوەی دەرکە ئەوە ترێکە لەوێ دەرێک ئەگەر نەچێڵ درێ ترێکەی ور دەبێ بە کەڵک نایە وای لە دێ هەر ترێ ناگرێ وشکە بێ ئەبێ هەموو ساڵە بیشێڵیت ئاودانی ناوێ چوەتە ئاو جیاواز ئەمە ئێمە دێمەکاری پێڵین ئەوە بەبێ ئاو ئەبێ بەس وەرد حەزی لە وەردە ئەو وەردی پێڵێن ئەم چێڵانە ئەو چێڵانە زۆر ئیسفادە هەیە لە ئاو باشترە بۆی ئەجا هاوین خۆی ڕاگرێ گەرمانای سووتێنە بەوەی وەردەوە ئەجا ئەو ترێە هاوین لێ یەکەیتەوە یا ئەیبەی بۆ بازاڕی فرۆشی ترێکە ڕەشیان سپیە ترێ ڕەش بە زۆری ئێرە ترێ ڕەشی هەیە ئێرە ئەم ئاودارە بەڵێ ترێکەی ئاودار و خۆشە ترێکی هەتا بڵێ بەتام ئەزمان شوێ سەری ئێرە بە ڕەز بەناوبانگە ڕەزی زۆری هەیە ئێمە پێڵێن ڕەز باخی مێوێن زۆر زۆری هەیە هەموو ماڵێ دەدۆنم تا 20 دۆنم باخی ترێ هەیە هەناریشی هەیە هەناریش هەر زۆرە بەس یەکجار زۆر ترێمان زیاتر بە ترێ بەناوبانگە چ کاتێ ئەم تریانە بین بوو ئێرە ترێی زۆری لێ هاوین پێگە بڵێ لە هاوین مانجی هەشت پێگە لە مانجی دەیە ئەوانە مشتاقی پێڵێن ئەکرێ بە مێوش بازار یایکەیتە مێوش ئەگەر بە سنووق داگری بێ بۆ بازار بفرۆشتن لە ئالۆ ئەوەی کە بیشتی کەی بە مێوش نایلۆنی بۆ ڕاخی هەر لە ناو خۆیان یای بیتەوە بۆ سەربان ئەو ترێ لەسەر نایلۆنەکە بڵاو یەکەیتەوە پاش مانجێگە بێ بە مێوش ئەنجا مێوژەکە پاچێکەکەی فەردە و بۆ فرۆشتن چ کاتێ بینە شتان نابینین شەربەتەکەی ئەم مێوژە ڕەشە بەدابێتی شەربەتەکەی بەناوبانگ و زۆر بە تام و خۆش هیچ شەربەتێکی بازاری ناگاتێ سروشتیە دەستمانەکە وەڵی لای شەربەتیەکان ئەوەی نووسراوە شەربەتی مێوش بەس شەرەوەی مێوژەکەی وای مێوژەکەی داناوە بەس هەیە ڕەنگیشی تیەکە بەس ئەگەر مێوشە
ئەگەر بۆ خۆت بتوانانی مێوزەکە بکڕی بۆ خۆت دروستیکەی زۆر چاک سروشتیە کشمیش کشمیش وڵایەرە کشمیشمان نییە کشمیش نییە ناوەڵە زۆر باش ئەگەڕێمەوە بۆلات ئەم پیا بەڕێزانیش دووبارە سڵاو لێبێ بە قوربانە بەخێراتی سەرچاو ئێوە چی یەکە بن وەڵای ئێمە خزمین خزمی یەکن بەڵێ لێکتان نەکایە قوربان زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانە چۆنی باشن لەخوا بەزار دوعایمان پێتە گیریە ئایگرینی شەڵە ئەرەوەڵە با قوربان زۆر بۆ کەسێک ئیش و کاری گوندی لەسەر شان بێ کەمێک قورسترە وایە قورسترە بەڵام بەهیمەتین لەخوا بەزار باش ئاسانێکە ئەگەر هیمەتە کاتەکەشی باشە نە سەرما نەگەرمای ئەم کاتێ باشە بۆ ڕەمەزان ئارەوەڵا جێویش خۆشە بەڕێزت بەچێ و سەرخاڵی وەڵایی هەر ڕەزە و ماڵەتدارین و هەرو شتانەیە لەناو گوندەکە ماڵە لەناو گوندەکە ئێمە لە ئەم گوندێنین بەڵام بە سوتفا هاتین بۆکەن ئەم پیاوەی و یاریدێن پیاوەی دەکەین هەرۆزی و ئەمڕۆ ئاڕوا یارمەتیە دێن با قوربان زۆر چی گوندێکنەوە ئێمە لە گوندی قۆمەرغانی خواروێرەوە نزیکە لێرە دوو گوندمان بینن ئارە وەڵام لێ هاتوین بۆ هاوکاریان پیاوەی ئەمڕۆ با قوربان زۆر سپاس پێشەوە قوربانە بم پێم بڵێ گوندەکەی ئێوە چەند ماڵی تایان دێزانانی ئەرمان لەسەر گوندەکەی خۆتان پێ بڵێ گوندەکەی ئێمە 16 ماڵی تێدایە بەڵێ زیاتر وانی کردنا گوندەکەیان بە ئاشەڵداری و سەرقاڵنیان خەریکی کاری فەلاحەتی و جوتیاری وەڵای لێرە فەلاحەتی کەمە فەلاحەتی وانە باز ڕەزە و ئەوەی داوامی هەبێ داوامی هەیە و ئەویکەی موچەخۆر هێنشی موچەخۆر ئەوی کەش خەریکی کاری ئاڵشەڵداریە بەڵێ با قوربان زۆر سپاس با قوربان زۆر سپاس زۆرش بەخێر لەسەر چاوم بەخێر قوربانم پیا بەڕێزیش سەلام عەلەیکوم باشە قوربان جان دوور مالیەگری والله لە خزمەتدانم بە قوربانم یاخوا سەلامت بی زۆر سپاس تۆ ناوت چی بوو من ناوم ئەنوەرە مامە ئەنوەرجان قوربانە بم یاخ مامە ئەنوەرجان ڕەمەزانت چۆن تێپەڕانەوە تا ئێستا لەخوا بەزیار زۆر باشن سپاس بۆخوا لەخوا بەزیار سپاس بەخوا ئێوە بە حوکمیەوەی تەمەنێکتان لە ئێمە زیاترە ڕەمەزانتان بینەوە لە هاوینیشە ئێستاوە ڕەمەزان لە بەهارایە والله ئەنجا ئێستا وەکو بە ڕۆژوونە بی وایە هەر زۆر زۆر ئاسانتر لە چاو هاوینە هاوینە کاتی بەڕاستی هەموو ویشەکانە جا وشکی جەبی لە تونیانە هاوینان دایم هەری شێ بکەی ئیشی نەغێر ئارەقەکەی و ئارەقی کردەوە تونی دەبێت بەڵام ئێستا لەخوا بەزیار زۆر خۆشە ئارەقکردنەوەش کەمە تۆ لە چی گوندێشی من لە گوندی ئاخسەمرم تقریبا دەقە چارێکی لێرە دوورە ئیوان بەڵام ئەم نزیکرا ئێمە ئەوەتانە چێوەمان بینە ئەم ناوچێکی شاخاویە گوندەکانیشان ماشەڵایەک لە یەک جوانترن لەخوا بەزیار بەش خۆشە سپاس بەخۆ ئەی بەڕێزت ڕۆژانە چۆن کاتەکانەوە سەرەبەی اینجا کاتەکان ڕز و باخمانەیە خەریکین و ماڵاتمان هەیە و وردە مەعاملێک گەر هەبوو یکێن خۆمانە خاپڵێن بەکاسبیەوە قورس نەبووە ژیانی گوندەکان ینی لادێ وەڵی نەوەڵ ئێستا قورس نییە ئاسانترە جاران قورس بێ ئێستا خوانی بڕە سیارە هەیە و ئاسانکاری زۆر کرا ئەنجا ساڵان بەچوو تێگا بوو ساڵان جادەمان نەبوو ئەبوو ئەبووم بە جووتی گاوشتی ومان کرد خوانی بڕە بە یێرە ڕاواستی ئیشەکان زۆر ئاسان بێم ئەگەر چێ ئاسانکاری زۆر کراوە ئەنی بەشێک لە گوندەکان ڕێگەکانیشان قیرا یاخود هەندێک جار هەندێ خزمەت گوزاری سەرتایان بوو هاتووە مام جەلال هەبوو گوندەکانمان زۆر خۆش بوو نێش تاسێکی تێکەی بەڵام ئێستا بەڕاستی جادەکانمان تێکچوون لە قەیوانەوە لێ هەتا چێوە شوێرەکانی جادەکەمە وێرانە هیچ کەسێکی نیە ئاوڕێدەوەدا بەڵام جاران کە مامجێرا زوو لە قەڵاتوالانە چ بۆ دوکان تاسێکی بزیدایە ئەگوو وەکی بام ئەبێ چاکرێ بوو دەست بە چاکرایە بەڵام مەسا بەداخەوە ئەزا بەداخەوەی شێکمان بۆ گوندەکەی ئێوە خەڵکی زۆری تا ڕۆشتەوە بۆ شار ئەرەوەڵا گوندەکەی مەزیان لە 120 ماڵ بوو ئێستا ئەو پەڕی ئەگەر هەفتا ماڵیان بابێ ئەوش هەفتا ماڵەکە بگرە یان دوو نەفەریان بێوەژنەکە ماڵی کەم مناڵی هەبێت یای نەما هەمووی بەجوە مناڵەکەی کەوتەوە بۆ مەکتەب بۆ شارەکان یان لە پیرە مەگران لە سلێمانە لە ئەم شارانەیە ئێمە ئەبێ بچین ناو گوندە جوانەکەی هەڵەدنەوە لەوێ تاوەکو بانکی مەغرب لەوێ مێنینەوە ئینشاڵڵا
چۆن باشن لەخوای گەورە ئەی تۆ بەزیاب چۆنی وڵا لەخوا بەزیاب تۆ چۆنی سپاس بۆ خوا باش برا بەخێر سەلامەت بی بایەکتیژ بناسین من ناوم ئارشە و ئێوە تۆ ناوت چییە کاکە ئارژیان بەخێر بێ من ناوم ئالانە برا بچووکتم خزمەت بەڵێ ئالانی بەڕێز من ناوم بڕیارە بەڵێ کاکە بڕیار جان مش ناوم کاردوێ کاکە کاردووی بەڕێز خۆربوون زۆر زۆر خۆشحاڵم زۆر زۆر سپاسانەکەم کاک کاردوو و کاک ئالان و کاک بڕیار زۆر زۆر خۆشحاڵم ئێوە خزم یەکن باڵێ یار خزمیەکەین لەم دێ دانیشتووەک براوە خۆ لەشتان ساغ بێ لەشتان ساغ بێ لەم پیاوە بەڕێ زۆر دەست پێەکەم چۆنی ئەحواڵت قوربانە یاخوا بەخێر بێ یاگەرش سەرچاو ئەمڕۆ بەرنامەکەمان هێناوەتە گوندە جوانەکەیەوە یاخوا بەخێر بێ هەم کەمێ زانیاریمان لەسەر گوندەکە دەست بکەوێ و دواتریش خەڵکەکەیشی بناسین بکرێ لە خزمەتان قوربانم یاخوا بەخێر لە خزمەتانە براچێ بەخێر بێن سەرچاو پێم بڵێ بە چێو سەرقاڵی بەڕێزت کەمێک ئەنی باسی خۆتم بۆ بکە خۆم وەکو ئیش وەڵا ئیشمان نییە ینی تۆزە ئیش و کار کەمە لێرە ئەوەی ئیش هەبێت لە دەوری ماڵەوە ئەیکەین و ئیتر ڕۆژۆژە کرێکاری شتێکە بێ ئەوەکەین و ئیتر وەکو ئیشی عام ئیشمان نییە کرێکاری لە ئیشتە ناو شاریان لێرایکی وەڵا هەر لێرە زیاتر لێرە ئیش و کار هەیە بەخوا کەم ئارەوەڵ پێشتریش هەروە بوو بەخوا هەر زیاتر ئێرە ئیش و کارەکەی ئەگەر بکرێ ماڵاتداریە پێوەی مەشغوڵ بیت وەکو ئیشی تریش ئیتر ڕز بڕینەوە ئەم کاتانە ئیتر ئەوە ئیشیگا بێگەر هەبێ گەنجێکی قۆز و جوان و جلەکانی جوانە لە کوڕی گوند ناچی خزمەتان براک وڵایزە بە پێی پێی زەوەش پێویستە خۆمان بگۆڕی بە قوربان گوندەکانی شۆک و شاریان لاتووە هەم جلوبەرگ و هەم دابوونەریتەکان گۆڕانکاریان بەسەراتوە هەم خانوەکان هەم بڵی جوگرافیەکە بڵی بە شوازێک ها گۆڕانکاری بەسەر هاتووە ئەکرێ بڵین زۆر فەرقێکی ئاوای نییە ئارە بە گەڕێکێکە گوندەکەی خۆمان وەڵا لەخوا بجێبێ خەستەخانەمانەیە مەکتەبمانە ئیتر وڵایە لە بازارمان کەمە خەتی ئینتەرنێتمانە هەیە ئیتر سیارە و لەخوا بجێبێ هاتو چۆمانەیە بۆ ناو شار گەنجەکانی سوپاس بۆخوا پێشکەوتون قسە زانن ڕێک و پێکن خوا بەزێبێ باشی تیا هەڵکەوتووە وەڵا هەر عامی منتیقەکە لەخوا بەزێبێ باش بە تایبەت هەڵەدنەر لەخوا بەزێبێ زۆر باش ئەگەرەمە بۆلات ئەم کاکە جوانیش با دوو قسەمان بۆ بکە چۆنی لەگەڵ ڕەمەزان باشین لەخوا گەورە بەزیاب لەخوای ڕۆژیت بەڵێ سپاس بەخوا هەموو ڕۆژەکانە گرتووە ئارەوەڵا لەخوای گەورە بەزیاب لەخوا شەوان زووە خەوی وەڵایی بەپی کاتە کەیە خەوی هەنی وەڵایی شەوی وای 11 و 12 و یەکە زۆر جۆرەکەی چەنە وڵات هەرە تا هەیەگەڕوم تا یەکە ڕۆی ئارەوەڵا دوایەوە ئەخەوی بۆ خۆ ئارەوەڵا خەوم شان کە زوو ئەخەوی بەیانیان زوو بە خەبەردەی بەڵێ بەیانیان هەڵستمەوە خەوموانی بڵێ سا 6 هەڵستم هەتا هەشت و ناوە لە دەرەوە جاڕۆمە ژوورێت تۆزە ئیش و کارمانەیە لە دەرەوە یاخوا سەلام ئەی تۆ بە چێوە سەرخاڵی وەڵایی هەر ئیشی ماڵەوەمانەیە کرێکاری نییە لێرەوە تا بیکەین و هەر لە ماڵەوە ئیشەکەین و تۆ هەر لە ماڵەوە ئیشی ماڵەوەکەی بەڵێ ئیشەکانی ماڵەوە زیاتر چین وەڵا هەر ماڵاتەکەیە ماڵاتە چیدانەیە وەکو ماڵ وەڵایی هەر دوو لە ڕووی تۆ ماگا و ماڵاتی گوێ درێژمانێ ماڵات بەڵێ هەمەڕوو بزنتان نییە ناوەڵا ناوەڵا ئەو شتانەمان نییە هیچە خوێندووە وەکو تەلەبەنیت ناوەڵایی گەڕاومەتەوە وازێنە ئارەوەڵا خێری پێوە بێ قەیچەک ئامەرج نییە هەموو کەسێ خوێنن تاوا ئارەوەڵا یاخوا سەلاو تۆ نەمازانی ئەخوێنی من واللهی تا مەرحەلە دویزان کۆشم خوێند وازمێنە تازوو کەمێکم خوێند و وازمێنە لە چی بەشێ بووی بەشی پەروەردەی تایبەت چی وازێنە لەخوا بڵێم چی تاکیش ڕۆشتە بوو هەرێک جاری تەواو کردە لەخوا بە زێبەژیانی تەلەبایەتیمان باش بش بەس 12 تێکماندا ئینشاءالله ئینشاءالله خێری وەرە گوڵەکەی من تۆ ئێرەوە وا تۆ خێتر بکەین وەرە بە قوربانە وەرە لێ هاوڕەکان لە حەزەکەی تۆ ناوتم بچۆ کاک بڕیار کاردووە کاردۆجان کاردوجان بە ڕۆژی وایە ئەلحەمدوللا ڕۆژانە زیاتر خۆ بەچیەوە سەرقاڵەکەی وڵی ڕۆژانە چیە لەم ناو دیادینەوە چین و هیچ کە نییە بۆ نمونە گەنجان لێرە کۆ بنەوە لە شوێنێکی تایبەتە یاری بکەن ئیش بکەن دەمەتەقی و شوێنێکی تایبەتەیە بۆ خۆتان وڵا لێرە کۆ بنەوە و لە شوێنی خوارە لە خوارەوە هەیە ئاگرەکەنەوە لەوێ و لە ساحە کۆ بنەوە و
ئەمڕۆژ لە یەکێک لە گوندە ناوازەکانی هەرێمی کوردستان لە یەکێک لە گوندە دڵنشین و دڵڕفێنەکانی هەرێمی کوردستانەوە ڕەمەزانی گوندەکانمان پێشکەشکردن ئەوەی کە بینیتان ژیان و دۆخی هاوڵاتیان بوو یاخود دۆخی دانیشتوان بوو لە گوندی هەڵەدن. هەڵەدن ناوچەیەکی خۆش و جوان و دڵگیرە. وەکو سەرەتایی بەرنامەکەش ئاماژەمان پێکرد ئەم گوندە جوانە چواردەوری هەمووی شاخە. گوندێکە ئەگەر نەتانەی تەناوی نازانی چەندە ناوازەیە و لەگەڵ ئەوەشا وەکو سەرجەم گوندەکانی تر هەرێمی کوردستان خەڵکەکەی شیرین ڕۆحسوک بە معریفەت گەرم و گوڕە خەڵکێکی زمان شیرین و ئازیزی تێدایە. هەڵەدنیش چەندین کەسایەتی و چەندین قارەمانی بەجەرگی تێدا هەڵکەوتووە. لەگەڵ بەشێک لە گەنجان لێرەدا گفتوگۆم کرد ئەوان دەڵێن هەڵەدن لە ڕووی خزمەتگوزاریوەکو پێویست نییە. ئەوان دەڵێن خەڵکێکی زۆر یاخود سیاسەتمەدارەکان بەشێکی زۆریان هاتوونەتە ئەم گوندە و لێرە خزمەتی زۆر کراون بەڵام وەکو بەشێکی زۆر لە گوندەکانی تر بەرپرسەکانمان بیوەفا بوون بەرامبەر بە گوندەکان. ئەوان دەڵێن جادۆ ڕێگاوبانەکانمان هێندە خراپە کە بە ئاستەم هاتوچێت تێدا دەکرێت و لەگەڵ ئەوەشا کێشەی ئاومانەیە کێشەی کارەبامانەیە و بە دیاریکراوی دەرچوویەکی زۆری و جاکوی پەیمانگاکان لێرەدا هەن و دانەمەزراون. گەنجان لێرە ئەڵێن 180مان بێ ئیش و بێکارین تەنانەت کرێکارێکیش نییە لەم گوندەدا ئەنجامی بدەین. و لەگەڵ ئەوە شاوی کە باسییان کرد ئەڵێن خەڵکی لێرە بەهۆی بێکاری بەهۆی بێخزمەتگوزاری بەهۆی دۆخی خراپی دۆخی داراییەوە ناچان ڕۆکەنە شارەکان بۆیە گوندەکە لە چاو ساڵانی ڕابردووە تایەت چۆڵە بێ. گوندەکان هەرێمی کوردستان بەردەوام لە چۆڵبوونان بەردەوام بەهۆی ئەوەی کە وەکو پێویست کار و بژێوی ژیانان تێدا نییە بۆیە ناچارن ئێرە بەجێ بێڵن. ئەوسەکەیش نایڵێ قسەکانمان بکەین و بەرنامەی ڕۆمان لێرە بە کۆتا هێنین کەمێکی تر بانگی مەغریب ئەفەرمیە و ئەچینە مزگەوتەکە و لێ ڕۆژەکانمان نەشکێنین تەعات و نوێژ و ڕۆژوو لە هەموو لای قبول بێ لە گوندێکی تر هەرێمی کوردستانەوە ئینشاءڵڵا بە خزمەتان شادەمەوە ئەتان بینمەوە لە گوندێکی ترەوە خواتان لەگەڵ.